بەرەبەیانی 20 حرەکەتیان کرد لە سعات 7 بەیانیەوە ساترەکانمان شکاندبوو. لە ڕێگات دەیان هەبووە و TNT و ئەوانە بوون. ئێرە گوندی ئیسقۆفە کە دەکەوێتە بەرزاییەکانی چیای زەردک. هێزەکانی پێشمەرگە خۆیان ئامادە دەکەن بۆ هێرشێکی بەرفراوان بە مەبەستی ئازادکردنەوەی ئەو ناوچانەی کە لە ژێردەسەڵاتی چەکدارانی داعشدان. لە ئێستادا تیمەکان سەرقاڵی کارەکانیان و ئامادەکاری تەواو دەکەن بۆ هێرشەکە. لەگەڵ خۆرهەڵاتن و ڕووناکبوونی ئاسۆ دوای ئاشکراکردنی پلانەکان هێزەکان پێشڕەویەکانیان دەست پێ دەکەن. بە جۆرێک تانک و ئۆتۆمبیلە زیدیپۆشەکان لە پێشەوەی هێرشەکانەوە دەبن و بەرەو قوڵاییەکانی ئەو شوێنانە پێشڕەوی دەکەن کە داعش بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵە داگیری کردوون. بەرنامەکە زۆر فراوان بوو، بەڵام بەرنامەکە بە مەرحەلە بوو. مەرحەلە یەکەم لە عەبدەی مانجی تەبعی دەستی پێکرد، باوڕێن دەستە چەپی ئێمە ئەو منتیقانە هەموو جیران. بەرنامەی ئێمە کە لە کۆبوونەوەکانی باوڕێن دەی مانگ و 13 مانجی دا ئەوانە بڕیاری لێدرا لە حەزۆری جەنابی سرۆک تەبعی فەرمانی پێداین و کۆبوونەوانی کە لە میحوەریش کران لە 18 و 19 مانجیش کە کۆبوونەوەی ئاخیر کۆبوونەوەمان هەبوو لەسەر بەرنامەکانمان. تەبعی ئەو جەبهەیە کە ئێستا ئێمە ئیمڕۆ پێدا هاتین دیتمان ئەو جەبهەیە یان ئەو میحوەرە بۆ ئێمە دانرا بوو کە مەسافەکە دەتوانین 7 کیلۆمەترە لەوێ کە لە چیای زەرکەوە بەرەو ئاخیر و ئەوەی تیز خراپەوە ئەڕواتن. تەبعی هێزەکانی ئێمە لە بەرەبەیانی 20 حرەکەتیان کرد لە سعات 7 بەیانیەوە ساترەکانمان شکاندبوو و هەروەها بەو هێزانێک کە بەشدار بوون ئێمە وەکو فەرماندەی سەفینی و هەروەها هێزی پشتیوانی کە پێکاتبوون لە کەتیبێشی دەبابات و مدەڕەعاتەوەوانە و هەروەها فەوجێکی لیوایی وەزارەتی پێشمەرگە کەوانش لەگە ئێمە ئالات توشتیان زۆر باش و وانش لەگە ئێمە حرەکەتیان کرد. تەبعی معرەکەتمان کرد هاتین بەرەو ئەو منتیقانەی کە ئەیبینی. بیستی مانگ بەرەبانی کاتژمێر 7 ساتریان شکاند ئێمە شۆک و پێشمەرگەیەک هێرشمان کرد بۆ گوندی تیسخراپی بچووک. هاتین لە ڕێیە هیچ شتێک نەبووە تا گەیشتنە نزیک گوندی تیسخراپ. لەوێ دیار بوو داعش مقاومێکی باشی دەکرد. مقاومەکانیانەوە بوو بە ماتۆرسیکل داهاتن تەقیان بە بیکەیسی دەکرد. مقاومەی زۆر بە قووەتیان دەکردەوان لێرە. بووبوونە ڕێگیری بەربەستە شیوانە بوون. چ بوو بەس ئەو ینی زەرەری هەبوو لۆ پێشمەرگان ئەگەرات بە پێشمەرگەکان بە پیادە چوبانە زەرەریان خەسارەت نەدا. کاتژمێر 6 بەیانی ئێمە دەستمان بە هێرشەکە کرد بە ورایەکی پۆڵاین و بەرزەوە پێشمەرگەکان وەک جێژنێک وەک کەرنەڤاڵێک
لۆ ئەو هێرشەی سەر دژمنانی تیرۆریستی داعش هاتین کاژمێ 6 ئێمە ساترەکەمان شکان دەستمان بە هێرشکردن کرد لە چەند قۆڵێکەوە دابەش بوون تاکو هێرشکەینە سەر دژمن. ئەوە بوو لە پاسەندی کۆبوونەوە لای مەحمەد و فەرماندەیەکان بڕیاردا 20 مانگ ئەو هێرشە دەست پێکە بۆ سەر ژمنانی داعش ئەوە 20 مانگ لە سا 6:30 بەیان تا ئەو بەیانی ساتەکە کراوە و پێشمەرگە دەستی بە هێرشکردن کرد مەسافەکە نزیکەی 6 کیلۆمەتر بوو کە ئەو مەسافە ساتر و تووشی شەڕبوونەکە لە ڕێگا تووشی دەیان بووە و TNT و ئەوانە بوون سوپاس بۆ مەفرەزەکانی هەندەسا ئەوانش ڕۆڵ خۆیان دیت ئەوە بوو هاتین فەرماندەی مەپێک هاتبوو لە بارەگەی فەرماندەی و بارەگای سوپا و هێزی 1 و هێزی 3 و هێزی 4 ئەوە کە هەر یەک لە قۆڵەوە هێرشکە بۆی دابش کرا بوو کە هێرش بکاتن ئەوە بوو لە نزیک تیزخرابی کردکە یەک بگرینەوە و هێرش دەست بە تەواوی دەست پێ بکاتن ئەوە ئێستامە لێنە گوندی تێزخرابی کچکەیە هێرشەکە ئەوە مقاومەتە شەڕەکە و داعش کە زۆر مقاومەتی ئەلیدا بە شەڕێکی زۆری کرد ئەوە بوو ئەمە توانیمان پاش ئەو مەسافە بڕینەوە ئەوانە توانە گوندی تیزخراب ئازاد بکەین. ئێستا پێشمەرگە بۆ ماوەی 3 کیلۆمەتر پێشڕەوی کردووە و لە ئەنجامی ئەم پێشڕەویانە چەند چێلگەیەکی مین و بۆمبی چێنرا و کۆنتڕۆڵ کراونەتەوە و لەلایەن تیمەکانی ئەندازی سەربازیەوە هەوڵ درراوە بۆمبەکان پوچەڵ بکرێنەوە. لەگەڵ نزیک بوونەوەی لە گوندی تسخرابی بچووک یەکەم فیشەکی بەرگری بەرەو ڕووی پێشمەرگەوە دەتەقێنرێت. لێرەدا ڕوبەڕووبوونەوەکان دەست پێ دەکەن. سەرەتا لە ڕێگەی قەناس بەدەستەکانەوە داعش بەرگری دەکات و نیازی وایە بەم شێوەیە پێش بە پێشڕەویەکانی پێشمەرگە بگرێت. لە چەند لایەکیشەوە لە ڕێگەی ماتۆسکیل و چەکدارانی داعش هێرشی دیکە ئەنجام دەدەن. لە نزیک گوندی تیزخرا پێشی بگەینەوەیتە بێ شەڕەکە دەستی پێکرد بەڵام پێشمەرگە قارەمانەکان دیان هاتنە دەست دوایەوەی ویستیان بە دوو سیارەی خۆکوژ ئێمە بەڕاستی بشکێنن بەڵام نەیانتوانی لەبەرەوەی هەردوو سیارەکان هەردووکوان یەکێک هات خۆی تەقاندەوە ئەوەی نەبوو بەس ئەوی تریشمان بە خۆمان لە ڕێگای تەقانمانەوە لەگە چەند ماتۆسیکلێت و ئەوانیان هیناکە بتوانن خۆ بتەقین و بدێن شکەست بە ئێمە بێنە بە ئەمە حەمدا شکر بۆ خوای لێرە مقاومە هەبوو پاشان شۆفەر شتیوە هات ساترمان دروست کرد تێنتی وەشتەوە تێنتەکەیان هەرگرت هەندستەمان لەگەردا بوو لەوێ جەماعەتێکمان ماوە ئەلێرە لە بۆی ئەمەش لەگە هەمەڕەکان چینە خوارێ و ئەو گوندەی خوارێ تیشخرای بچکە خەمە سوڕاینەوە لە گوندی ئەگە بچین لە بۆ حرەکەت کرد لە بۆ جادەکەی خوارێ جادەکەی قەپاتکەی لەو کاتی خۆکوژە کات بەرامبەرمان خۆی لە هەموو لە ڕێژ تەقیان نێکرد جەماعەتیمە لێ ئەلێرەوە و ئیدۆشکەکانی مەش ئەوانی ستا هەمەڕەکان ئەم لەگە هەمەڕەکاندا بوو تەقیان نێکرد خوارەحمی کرد سیارەکە تەقیەوە لێرە دووجار بە سیارەی خۆکوژی هات هەردوو سیارەکانیان تەقیەوە لەخوای بە زیادی پێشمەرگەکانمان سەلامەت بوون لە هەردوو سیارەی زیاتر هەوڵی دەدا لە ڕێی تونێلەکان تونێلی گەلک زۆریان لێدا سەکدارەکانیان داهاتنە دەرێت تەقیان لە پێشمەرگەکان دەکرد بەڵام نەبووە ڕێگر خۆی لێرە بۆ شەڕی دەستەویەخا فڕۆکەی هاوپەیمانە نەیتوانی تاسیری لۆ ئەگەر لی بدابین لۆمە و دوژمنۆکو یەک بوو یعنی لە هەردووکانی دەستکە لەنا ئەو گوندە شەڕی دەستەویەخە بوو ینی لە لەو دی و دیوار لە ئەو دی دیوار بوو ناو تونێلەکان داهاتنە پشتمە ینی زۆر تێکەڵ بوو هاوپەیمانە نەیان دەتوانی قەسفی بکەن دیارە 19 مانگ ئێمە لەلایەن فەرماندەی هێزەوە ئاگادار کراینەوە کە بەیانی ئەبێ خۆمان بۆ هێرشێکی گەورە ئامادە بکەین ئەوە بۆ ئەو ڕۆژە لەگەر جەنابیان کە فەرماندەی ئاگاداری کردبوونەوە کە ئەمە ئیسلاحی بکەین بۆ ئەوەی بەیانی دەست بە هێرشەکەمان بکەین و پیلانشی بەپێ پیلانشی داڕێژرا و زەرمان کردبی و خەسارتش گەورە لە دژمن بدەین ئەوە بۆ ئەو شەوە بە حقیقەت پێشمەرگەکانمان لەبەرەوەی بینێک بوو هەردەمان گوت سبەی هجووم دەکەن دووسبەی سێ ڕۆژ بوو تاعجیل بووە ئەو شەوە تا سبەینێ کەس لە خۆشیان بڕوا کە خەوی لێ نەکرد لەبەرەوەی دەمانگوت سبەینێ ئیشەکە تەواو دەبی بە حقیقەت ئەوە بوو سبەینی هەر لە سعات 5 هەستان ئامادە باش بووین هەر کەسەوە مەسەرەن ئامادە باشی تەواومان کرد لە ڕووی فیشەک و خواردن و حازرێکی تەواومان کرد چوینە
ڕۆخ ساتری ساعت 5 ئەو بوو ساترمان کردەوە شۆفەرەکان ساتریان کردەوە خۆمان ئامادە کردبوو بۆ شەڕێکی زۆر قۆڕز بە حقیقەت و داعش ماوەی تقریبا 2 سال بۆ ئێرەی داژی کردبوو ئامادەکاری تەواوی کردبوو بۆ بەرگری توانای هێرشینەوە بەڵام بۆ بەرگری ئامادەکاری تەواوی کرد لە ڕێی تونێر و ئەمەش تامان خۆمان ئامادە کرد بۆ ئەو شەڕە قورسە بەڵام بە حقیقەت ئەو شەڕە قورسیان پێ نەکرا لە بیدایەتەوە خۆیان لەبەر وورەی پۆڵایانی پێشمەرگە پێڕانەگیرە هاتینە ئەو خوارەوەی کە سەرەوەی گوندی تیسخراب لەوێندا 2 سیارەی ئینتیحاریان بەرەو ڕوو ناردین سیارەك بە لە ڕووی هەمەڕەکەی ئێمەشەوە وڵی من شخصی سوارنەوە دوو هەواڵێت کەمان سوار ببوون حتا پارچەشی لە هەمەڕەکەی مەلێ بووە ینی ئەو دڕعی پێشەوە بەڵام خۆشببختانە پێشمەرکانمان لە ناحی ئەو تەقینەوەی سەلامەت بوون. داعش بە مەبەستی لە دەستنەدانی ئەم ناوچەیە بەرگری سەختی لە بەرامبەر هێرشەکانی پێشمەرگە دەکات. بەرگریەکان یان لە ڕێگەی خۆحەشاردان لە تونێلەکان و یان لە ڕێگەی ئۆتۆمبیلی بۆمڕێژکراوە بووە. بە وتەی فەرماندەیەکی پێشمەرگە لە ناوچەکە ئیرادە و توانای هێزەکانی پێشمەرگە زۆر لەوە گەورەترە کە داعش بتوانێت لە ڕێگەی هێرشی خۆکوژیەوە پێشڕەویەکانیان ڕابگرێت بەڵکو دوای 3 ڕۆژ لە جێگیربوون لە دەوروبەری گوندەکان تواندرا تەواوی ناوچەکە لە دەست چەکدارانی داعش پاک بکرێتەوە. بەرگریەکی سەختیان کرد وان تەسەورە کرد کە ئەو سیاریان خۆیان تەقاندەوە یان ئەو بەرگریان کرد ئێمە پاشەکشاکەین و ئەوان لەبەرەوەی تونێلی زۆر گەورە و زەخمیان لێرە لێداوەگە دوای بە کامیرش برادران هەموو شارەزانە ئەبینن کە ئەو بنعاردانە ئەو منتیقەی بینی هەموو لە بنەوە ڕۆیشتونە تونێلەکان زۆر گەورەنە ویان زانێمە ینی بەڕاستی پاشەکشاکەین و لەوێندەرا چۆلەکەین بەو تەقینەوانە و بەو بەرگری ئەوانە بەڵام خۆشببختانە شوێنەکانی خۆمان قایم کرد و بەرمان نەدەوە توانیمان ئەوان بە پاشەکەش مەزبور بکەین ناچار بکەین کەوان بکشێنەوە بۆ ئەو بەری گوندی تیسخراپی گەورە. داعش لە دوای ئەوەی لەم دەڤەرەدا تێکشکە وەک هەمیشە تەنیا وێرانە و کاولکاری و ئامرازەکانی کوشتنی لە دوای خۆی جێهێشتووە. چێڵگەی مینی و وێرانکردنی ماڵ و حاڵی خەڵکی سڤیل و دەستگای هەڵکوڵینی تونێل و کۆمەڵێک چەک و تەقەمەنی سووک و قورس. لە پاشە خۆی تەبێ تێنتێکی زۆری بەجێهێشتووە ئەو شوێنانەی کە بابرێن دەرەوەی گوندەکە ئێمە لێماینەوە پێش ئێمە هەموو بمبەکانی ئەوان بوون تێنتیەکانی ناو خانەکانی هەموو تێنتی کردووە و هەروە چەند ماتۆڕێکی کچکەی دەستی ئەوانەشی لەو سەحرانەی کە دای نابوون بۆ ئەوەی نازانم بە موبایل و ئەوانە بتەقین و ئەوانە بوون بەس دیار بوو ستۆک ببوون ئەوە نەبوون ئێمە توانیمان لە ڕێگای برادەر کە مەفەزەکی قارەمانی هەندەسەشمان بەڕاستی دەگەدا بوو کە ویش لەلایەن هەر هێزی پشتیوانی و بابرێن هاتبوون ئەوانە توانیان ئەو مینانە هەل بگرنەوە و بەڕاستی ئەوانش دەورێکی باشیان هەبوو و زۆر جەنازە و سیلاع و ئەو شتانەشان لێرە بەجێما دوای 2 تۆپی گەورەی ئەوەی برین قەینە غاز و ئەوانە بەکاردینتن 220 توانیان لێرانە لێژیران و ئەو دەستگانیان لێجیران کە عردی تونێل و ئەوانە پێ قۆرەکەن و بنعاردەکان پێ ئەکۆرنەوەوانە ئەوانە لێرانە بەجێمان کەوتن دەستی پێشمەرگە جگای لە کەلاشکۆف و مەغزە. ئەم شەقامە لە سەردەمی دەسەڵاتی داعشدا ناوی شەقامی ئەبوو بەکر بوو. ئەم خان و باخچانەی لە دەوروبەری ئەم شەقامە هەن زۆریان بۆ مەبەستی سەربازی بەکاردەهێنران وەک تۆپخانە و شوێنی هەڵگرتنی ئامرازەکانی شەڕکردن و تونێلەکانیش وەک حەشارگە و شوێنی بەسەربردنی ژیان بەکار هاتوون. ئەوە مۆقعێکی استراتیجیە بە نسبەت داعش کە
منتقەکە کە استراتیجیە دابەشی شوێنەکانیان کردبوو کە بەر لەوەی کە ئێوان خوان ئامادە کردو و کە بەرگری لێرە بکەن چەندەهان هات تونێلیان لێداوە لێرە لەو خانوانە تونێلە چیان دێتە سەرە و گردە دەتوانین بەو ڕێگایدا دەچین. گرنگترین شتان ئەوە بوو کاو نەوتەڕەشیانە ناو بەرمیلەکان دەکرد لە هەموو شارعەکان ئیناو لا دێ و مەسەلەن شار و شارەکان دایاندنا دەیانستان لەگە تای لاستیک وەبێ ئاسمانی سەرە خۆیان تاری بکەن و فڕۆکەی هاوپەیمانە نەتوانن هەدەفەکانیان بکەن. ئەو تونێلەی کە لێرە دروستیان کردبوو کە ئەمیرەکەیان بە خۆی لێرە نیشتە جێ دەبوو ئەلەو خانوە سوورە هەڵیان کۆلاوە و بردیتانە سەر ئەو پشتە خۆیان گردەکەیان ئاینی کاتدا دیارە بە پێی معلومات و زانیاری هەواڵگری ئێمە و پێشمەرگە کە دراوەتە بە هاوپەیمانان ئەوە شوێنی لێدانی فڕۆکەی هاوپەیمانانە کە ئەمیری داعشەکە ئەلێرە ئیعازی داوەتە و قووەتوانەی خۆیان و کە بتوانن کە زەفەر بە منتیقەکە بند کە نەیانتوانین. ئەو شوێنێکە تونێلەکەیان لێ هەڵکۆڕیوە لە پشتەوەی ئەو خانوە خۆرەکەیان نەیناتێ دەرەوە بێ کەشف نەبی هەمیان لە غورفەکان کۆ کردێتەوە. ئەو بە چاوی خۆتان دەبینن ئەوەیە ئەو خۆڵی کە لە ئەرزەوەری دەکۆڕن هەمیان لێرە کۆ کردێتەوە لەو ژوورەش بە هەمان شێوە. ئەوە فۆڵی تونێلەکەیە کە لەو ژوورەش هەر خەزنیان کردووە و خەزن کە نێتە دەرەوە خۆڵەکە کەشف نەبی. ئێرەشان بە هەماش ئەگاتان لە سەرتان بیت دەستۆتان ئەو خۆڵێکە دەبینن کۆتا ئەو تونێلە بە ئامێرێک لیانەدا کارەبایی بۆچی دەکرد وەکو درێن درێلی کارەبایی دەستی شەبوو ڕۆلەشە بوو کە ئەوەی خۆرەکەی پێسا. زۆر تەکنیکێکی فەنی بووە ئەم شوێنە شوێنی ئەمیری ئەو دەبەرە بووە و پێک دێنە دوو ژوور و هۆڵێک کە ژوورێکیان تایبەت بوو بە دانیشتنی خودی خۆی ئەمیرەکە. کە بە چاوی خۆتان دەبینەوە لە بەرچاوی کامێرەکەتان کە هاتوونە ژوورۆرە ناو تونێلەکە چەندین فەرعی لێ دەبێتەوە چەندی ڕێزکەی بریتە لە دوو سێ ژوور
ژوورێک تایبەتە بە پاسەوانەکانی خۆی خودی ئەمیرەوە لە بەردەرگا بینیتان ئەو ژوورە کێسە لە دانیشتنەوە چێشخانەکەیتە ئەگە کە ڕووی کامێرەکەتان بدەنێ ئاسەواری خواردن و شتەکانیان دیارە لێرە ئەوەی دەبیننەوە پەتاتەوە شتەکان بەهارات و شتەکانیان لێرەیە و ئەو شوێنەی لە پشتە منیشەوە کە دیارە هەم بۆ تەنفیزی هەوا گۆڕچەی ژوورەکەی و هەم دەشتوانێت ئەو کەسەی لێرەیە لە هەر ئەگەرێکدا بتوانێت لێرە بەسە ئەو پلیکانانەدا سەر بکێ بچی لە دەرەوە کەشفی دەوروبەری خۆی پێ بکاتن و لەو بەرامبەرەشمان کە دەچێت ژووری تایبەتە بە ئەمریکا بۆ دانیشتنی خۆی دروستی کردووە و شتێکی کە لێدانی ئەو تونێلە مهماتەکەی لە چ بووە ئیوانە خۆی بەدەست و بازی خۆیان لیان نەداوە ئەو کەسانی لە مووسڵ مەسەلەن غەرامە دەکران یاخۆت جگاریان دەکێشا یا هەر سەرپێچێکیان دەکرد دەیان هێنان بۆ ماوەی ئەوەندە ڕۆژە لێرە سزایان پێدان دەیانگۆ 3 ڕۆژ یان 4 ڕۆژ یان 10 ڕۆژ دەوی بێ لە ژێرزەمینەکان تونێلیان پێ هەڵدەکۆڵان و بەو شێوازە جەزای ئەو خەڵکانی لێرە ئەوەی جگەرێک کێشاوە و یاخۆت ئەوەی تابع ڕێنمایەکانی داعش. ئێرە زۆر بە مهمی وەرگیرایە هەتا جیهازی ئەلەرمی هەبووە کە لە دەرەوە لە ژوورەوە کە جەڕەسەکەی ئەلەرم لە دەرەوە لێدا یان ئەوەی داخلی بە لە هەمان کاتە ئەلەرم لێرە لێدا خەڵک یەکە داخلی ئێرە بووە و هەمووشی لەژێر کامێرەی چاودێری بووە هەم لە داخلی خۆی هەم لە خارجی ئەو تونێلە ئێرە دەبێت شتێکی زۆر مهم ببیتن چکە ئەو تونێلانەکە ئێمە دەست چوونە ناوی و دەستمان بەسەر داگرتووە و کۆنتترۆلمان کردە یەک تونێل وەکو ئێرە احتیمامی ئەمنی پێوە نەدرا. ئێرە مەزارگەی ئیمام ڕەزایە کە شوێنیشی پیرۆزە لای خەڵکی ناوچەکە. داعش ئەم شوێنەی وەک سەربازگەیەک بەکارهێناوە بۆ ئامادەکردنی ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکان و بۆمب و تەقەمەنی. لەگەڵ لەدەستدانی ناوچەکە چەکدارانی داعش تەواوی مەزارگەکە دەتەقێننەوە. ئێرە بەخۆی مەوقوعەتی گرنگ بووە ئێرە ئیمام ڕەزای پێ دەرێت یعنی هەرچی چەک و تەقەمەنی و سلاحی گەورەیان هەموو لێرە بووە ئەوانە ئەوە بینایەکی مەرکەزی ئەوەی بۆ نەفتی ڕەشیان تێکردیە بەرمیلیان دانابوون لەبەرەوەی دووکەر هەبێ تا تەیارە تەحسیلیان لێ نەکرد. لەم میحوەرەش داعش بەرگەی گورزی پێشمەرگەی نەگرت و تێکشکا. لەگەڵ نەمانی لەم دەڤەرەدا تۆمارە ڕەشەکەشی پێسرایە. ئێستا خەڵکی ناوچەکە لە چاوەڕوانی ئایندەی دوای داعشدان بۆ ئەوەی بیکەن بە سەرەتای قۆناغێکی نوێی ژیان کە دوور بێت لە کاولکاری و توند و تیژی.